هات طبعا ئێمە دوێنێ معلوماتمان لەوات کە لە گوندی بەرسیغا لە ناحیەی سیدەکان شوێنێکی لە ناو گوندەکە کە نزیکە لە خەڵک و لە دانیشتوان شوێنێکە کە کۆمەڵێک پارچە تەقەمەنی تێدا دۆزراوەتەوە دەگەرێتەوە بۆ شەڕی ساڵانی هێشتا لە شەڕی نێوان عێراق و ئێران. ئەمڕۆ تیمی لە ناوبردنی تەقەمەنیەکان سەدانێ و شوێنیان کرد توانیان 299 پارچە تەقەمەنی لەو شوێنە بینەوە و لە ئایندەشی نزیک لە شوێنی پێویست ئەم تەقەمەنیان لە ناو دەبردن. سەبارەت بە قوربانیەکان هەتا ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 13,000 کەس بوونەتە قوربانی مین و تەقەمەنیە جەنجەکان و ڕووبەری پیسبوش تەخمین دەکرێت بە پێی داتاکانی کە ئێمە هەمانە لە تیمەکانی ڕووپێی وەرمان کردووە زیاتر لە 260 کیلۆمەتری دووجا هەتا ئێستا بە مین پیسبوو ماوە کە تۆمارکرا بۆ تەزیکردن دەکرێت بڵێم نێزیکەی 135 ئەو بڕە با بڵێن ئەو بڕە ڕووبەرەی کە باسمان کرد پاکش کراویتەوە باخکەمەوە کە پاکچکەنەوە.